یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز هێزەکانی ئاسایشی کەرکووک پەیامی پاراستنی شارەکە دووپات دەکەنەوە و ڕایدەگەێنن ئەو بارە ئارامی باڵی بەسەر کەرکووکدا کێشاوە نیشانەی پشتیوانی نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکانە و تەواوی پێکهاتەکانیش بە پارێزراوی دەمێننەوە. من لێرەوە خەڵکی کەرکووک دڵنیاکەینەوە ئێمە وەکو هێزەکانی ئاسایش بەردەوام ئێمە لە خزمەتی هاوڵاتیانین، ئێمە شەو ڕۆژ باخستوت سەریەک بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی شارەکەمان و لێرەوە دڵنیایەکەینەوە تا ئەو برا پێشمەرگانە لە جەبەکان بن و هێزەکانی پۆلیس و ئاسایش لە ناو شار بن دڵنیایەکەینەوە کە جەژنەکان بەخۆشی و بە کامەرانی بەسەرە بن و هیوادارین هەموو خەڵکی شاری کەرکووکیش هاوکارمان بێ، هاوکاری ئاسایشەکەی خۆی بێ، دەستگاکانی خۆیان من لەبەرەوە ئەم ئاسایش و پۆلیسە هەمووی کەسی خۆیانە هەر شتێکیان بینی، هەر شتێکی نامۆ، هەر شتێکی غیرە تەبیعی ئاگادارمان کردەوە ئێمە لە خزمەتیان و دڵنیایەکەینەوە جەژنەکان بەخۆشی بە شادی بەسەرەبن. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانان دەکەین بە تایبەتی شاری کەرکووکی خۆشەویست. خەڵکی کەرکووک دڵنیاکەینەوە ئێمە هەموو کات و ساتێک لە ئامادەباشیین بۆ هەچ ڕووداوێکی نەخوازراوە. ئێمە هیچ جیاوازیەک لە چی نەتەوەی بێ چی مەزهبی بێ ئەمە بە یەک چاوسەر هەمویانەکەین و هەردەم لە خزمەتی هەمویانەداین. ئەوەی بە ئێمە کرابێ قسوورمان نەکردووە، ئەوواکەی دەسەر هاوڵاتیانەوە هاوڵاتیان بەڕاستی ئێمە زۆر سپاسی هاوڵاتیان کەرکووکەکەین. ئەگەر زانیاری ئەوان نەبووایە و هاوکاری ئەوان نەبووە ئێمەش نەمانتوانی ئەو ئارامی شاری کەرکووپارێزیان ئەو چالاکیان ئەنجام بۆیە پەیامی ئێمە ئەوەیە بەڕاستی دائیمە چاوکراوە بن، هاوکاریمانکەن بۆی بتوانین ئێمەش لە کاتی پێویستە هاوکاریان بکەین. هاوڵاتیانی شارەکە بە گرنگیەوە دەڕوانە ڕۆڵی هێزە ئەمنیەکان لە پاراستنی ئەمنیەتی کەرکووک و ڕایدەگەێنن ئارامی کەرکووک بۆ شەونخوونی ئاسایشی شارەکە دەگەڕێتەوە. پیرۆزبایی و خۆماراستەی کەسوکاری سەربەرزی شەیدان دەکەم و پێشمەرگە قارەمانەکان دەکەین و هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە ڕۆڵی تەواویان هەبووە لە ئەمنیەت و سەقامگیری لە شاری کەرکووک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک خۆشگوزاران لە کەرکووکە ئەم مانگە بەسەر بەرێت و ئەمنیەت و سەقامگیری ڕەنگی دابووە. بە حەقیقەت کارکردنی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە کەرکووک بێفەرق و جیاوازی بۆ سەرجەم پێکاتەکان جێی دەستخۆشیە و ئومێدەوارین ئەم جەژنە بێتە بمایی یەکریزی و تەبایی سەرجەم لایەنە سیاسیەکان لە کوردستان و بە بەدیهێنانی هەموو خەونەکانمان کە تا ئێستا بەدی نەهاتووە. ڕۆڵی ئاسایش و پۆلیس ئەکرێ ڕۆڵێکی زۆر گرنگ و ڕۆڵێکی زێڕینیان لە شاری کەرکووک بینیوە. ئەتوانین بڵێن دەیان هەزار چاوی دوژمنکارانە لەسەر شاری کەرکووکە بە هەموو شێوازەکان و ویستیانە ئەمنیەتی ئەم شارە تێکدەن. ئەتوانین ئەوەی کە بۆتە مایی پوچەلکردنەوەی خەونەکانی دوژمنان بەڕاستی چاوکراوەیی و لێهاتووی و بەتوانایی هێزەکانی ئاسایش و پۆلیسە لە شاری کەرکووکە. پێشتر هێزە ئەمنیەکانی کەرکووک پلانیان بۆ پاراستنی ئەمنیەتی کەرکووک داناوە و هێزە ئەمنیەکان بە هەموو بەشەکانیەوە لە هەوڵی پاراستنی ئۆقرەیی هاوڵاتیاندا دەبن بۆ ئەوەی جەژنێکی کامەران بۆ شاری کەرکووک دابین بکەن. ئاسۆ یاسین، کورسات نیوز، کەرکووک.